سەرەڕای جێگیربوونی ڕێژەی لە مامەڵەکاندا نرخی زێڕ لەو ئاستە پێوانەیانە دوورکەوتووەتەوە کە لە سەرەتای ئەم ساڵدا تۆماری کردبوون. پاژەوەی لە کانونی دووەمی ساڵی 2026دا نرخی هەر ئۆنسەیەک گەیشتە $5,600. ئێستا بۆ نزیکەی $4,330 دابەزیوە. بەپی ئامارەکان زێڕ زیاتر لە 16% بەهای خۆی لەدەستداوە لە وەتەی جەنگی ئێران لە کۆتایی مانگی شوبادا دەستی پێکردووە. ئەم دابەزینە بەردەوامە بووەتە جێی سەرنجی وەبەرهێنەران کە ئایا ئەمە کشانەوەیکی کاتیە یان گۆڕانکاریەکی بنەڕەتیە لە بازاڕدا. چەند هۆکارێکی ئابووری جیهانی لە پشت ئەم دابەزینەوەن. لەسەر و هەمویانەوە بەهێزی بازاڕی کاری ئەمریکایە کە وای کردووە بازرگانان ڕوو لە کڕینی دۆلار و قەواڵەکان بکەن. چونکە زێڕ بە پێچەوانەی ئەوانەوە قازانجی مانگانە بە خاوەنەکەی نادات. ئەم گۆڕانکاریە بووەتە هۆی کەمبوونەوەی خواست لە سەر زێڕ و دابەزینی نرخەکەی لە بازاڕە جیهانیەکاندا. هاوکات بەرزبوونەوەی نرخی نەوتی برێنت بۆ سەر و $93 بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و گرژیەکانی لوبنان فشاری هەڵاوسانی زیاتری دروست کردووە. ئەم هەڵاوسانە بانکە ناوەندیەکانی ناچار کردووە سیاسەتی دارایی تونتر بگرنەبەر. بەشێک لە شارەزایان ئامۆژگاری و بەرهێنەران دەکەن کە پەلەن نەکەن و دوور بکەونەوە لە کڕین و فرۆشتنی سەرکێشانە، چونکە زێڕ زیاتر وەک ئامرازێک بۆ پاراستنی بەهای سامان لە مەودای دووردا سیر دەکرێت. بە تایبەت زێڕ لە نێوان ساڵانی 2007 بۆ 2025 نزیکەی لە 250 بەرز بووەتەوە. ئەمەش دەیسەلمێنێت کە ئارامگرتن کلیلی سەرکەوتنە لەم بازاڕەدا. لە بەرامبەردا بۆ ئەنجامدانی وەبەرهێنانێکی دروست شارەزایان پێشنیازی کڕینی پلەبەندی دەکەن بۆ ئەوەی مەترسیەکانی گۆڕانی کتوپڕی نرخ کەم بکرێتەوە. لە کۆتاییدا گرنگە وەبەرهێنەر و پاشەکەوتکار بزانێت کە ئامانجی سەرەکی لە کڕینی زێڕ پاراستنی هێزی کڕینی پارەکەیەتی لە بەرامبەر داڕمانی دراوەکان و قەیرانە سیاسیەکان. بڕیارەکانی داهاتووی بانکی ناوەندی ئەمریکا و ئاستی گرژیەکان لە ناوچەکە ئاڕاستەی نرخەکان دیاری دەکەن. ئەوەی ڕوونە ئەوەیە کە زێڕ هێشتا وەک پەناگەیەکی ئارام دەمێنێتەوە بەو مەرجەی کڕینەکە بە پارەی زیادە بێت و دوور بێت لە قەرزکردن یان بەنیازی قازانجی خێرا، چونکە زێڕ پێویستی بەکات و دیسپلینی دارایی هەیە.